دایکی کەیوانمان لەگەڵا ئەم کاتت باش؟ چۆن شێخان باشی؟ من زۆر باشم، تۆ چۆنی باشی؟ ڕۆژی سەلامەت یاخۆهێر باش بی دایکی کەیوان پێم بڵێ لەکوێوە لەگەڵمانی؟ لە هەولێرەوە دەر ڕۆژە من پەیوەندی پێوە دەکەم قازەوە ئەلحەمدولیلاوە ئەو شە پەیوەندیەکەت وەرگیرە. زۆر زۆر سپاستان دەکەم، سپاس بۆ چاوەڕوانیتان، سپاس بۆ پەیوەندیەکەت. دەستخۆشیشت لێکەم. زۆر زۆر مەمنونم، زۆر زۆر سپاستان دەکەم. سندوقی سپیش بەوێ بەچاوان ژمارە 3 بۆ خۆی هەڵی بژاردووە کە کام بۆکسەیان و ئەو جا وەڵڵاهی دایکی کەیوان بەداخەوە ژمارە 2 4 5 ماوە. باشە بە 5 بێ بزانین. پرسیاری ژمارە 5 بۆ دایکی کەیوان ئەڵێ چی؟ ئەڵێ دارستانی ڕەشت لە چ وڵاتێکی ئەوروپایە؟ دارستانی ڕەشت لە کام وڵاتی ئەڵمانی؟ ئوسترالیا. ئەجا وەڵامێکی دروستم پێ بڵێ دایکی کەیوان. وەڵامی هاوکاریم بکەی ئەوەی ڕاستی بێ ئەو نێزانم. بەچاوان بەخوای دایکی کەیوان با قسەکت پێ بڵێ ئێستا ڕێک وەڵامەکەم گوت، بەڵام وابزانم تەرکیز لەسەرم لە لای من نەبوو. وەڵی نازانم چیت بێت. هەر یەکسەر کاتێک پرسیارەکەم بۆ خوێندیتەوە دووبارە وەڵامەکەم گوت. وەڵی ئاگام هی نەبوو چکە لای تەلەڤیزیۆندا نەنیشتمەوەی ڕاستی بێ. دارستانی ڕەش لە چ وڵاتێک؟ بەڵێ کاتێک خەڵک زۆر ئەو کەسانێک کە کۆچ دەکەن و دەڕۆن بۆ ئەوروپا لە ئەوروپا نیشتە جێ دەبن نەها زۆرتر یۆنان نییە، زۆرتر ناوی وڵاتێکمان گوێ لێ دەبێت کە خەڵک دەچێت لەوێ نیشتە جێ دەبێت. وەڵی هاوکاریەکەم بکەی باوەڕ بکە من ناگەم دەر ڕۆژە تەلەفۆنەکەم بە چاوان دایکی کەیوان بێگومان هاوکاری دەکەم یەکسەر داوای اختیار. بەڵێ بڵغاریان دایکی کەیوان بەڵێ ئەڵمانیا، رووسیا، بەریتانیا. رووسیا بێوادم وایە. دواوەڵامتە رووسیا؟ ئەی وەڵی نازانم بنێم چی. ئەبێ هاوکاریەکەم بکەیت. بە چاوان ئێستا من 3 اختیارم دا کە جەنابەت بە خۆتیان یەکیانم بۆ هەڵبژێرە. ئەڵمانیا نییە ئەبێ هاوکاریم بکەی ئەوزارە. ئەڵمانیا دواوەڵامتە؟ وەڵی هاوکاریەکشم بکە. ئەڵمانیا دواوەڵامیتی با وەڵامی ڕاست ببینین. ئەڵمانیایە دەستەکانتان خۆش بێ، سوپاس بۆ پەیوەندیەکە دایکی کەیوان.